یاریزانانی هەردوویانەی هەولێر و نەفتی میسانن بۆ ئەنجامدانی یاری نێوانیان لە قۆناغی 32 جامی عێراق دێنە نێو یاریگا بە لە یاریەکە هەردوو تیپ و ئامادەبوان خولەکێک بۆ کۆچی دوایی دکتۆر فرسە سۆفی 41مین پارێزگاری هەولێر وەستان کەمڕۆ بەهۆی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە نەخۆشخانەیەکی وڵاتی تورکیا کۆچی دوایی کرد. یاریەکە بە فیکەی ناوبژیوان سالم عامەر دەستی پێکرد تا خولەکی سی هیچ کام لە هەردوو یانە هێرشێکی ئەوتۆیان بۆ سەرگۆڵی یەکتر نەبوو. خولەکەکانی 35 و 37 بارزان شێرزاد و شوامامۆ دووجار هەوڵی پێشخستنی هەولێریان لە یاریەکەدا بەڵام لەلایەن عەلی عەبدولکەریمی گۆڵپارێزی نەفتی میسان هەوڵەکانیان پوسەڵ کرایەوە. دوجار ئەم جێمە بە یەکسانی و بەبێ گۆڵ کۆتایی هات. نیوەی دووەمیش هاوشێوەی نیوەی یەکەم هەردوویانە بە ئاستێکی باش دەرنەکەوتن. تەنیا دوو دەرفەتی ئەم جێمە فاوڵێکی جێگیری شێرکۆ کەریم و لێدانێکی سەری دیار عەلی بوو بۆ یانەی هەولێر بەڵام ئەمانیش بێ ئەنجام. دوجار یاریەکە بە یەکسانی و بەبێ گۆڵ بۆ هەردوویانە کۆتایی هات. بۆ دیاریکردنی براوەی یاریەکە هەردوو تیپ پەنایان بردە بەر لێدانەکانی سزای یەکلاکەرەوە. ئەگەرچی ڕەزاق فەرحانی ڕاهێنەری نەفتی میسان بۆ لێدانە یەکلاکەرەوەکان نور سەبری گۆڵپارێزی بەشداری پێکرد بەڵام نور نەیتوانی ببێتە ڕووناکی سەرکەوتن بۆ یانەکەی و هەولێر یاریەکەی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە یانەی نەفتی میسانی میوانی بردەوە. سپاس بۆخوا توانیمان یعنی لە یاریەکە ئەتوانم بڵێم وەکو پێویست نەبووین یعنی ئەبا بە یاری بیبینەوە ئێوان وەکو پێویستنەوە بەڵام ئێمە ئیسابەمان زۆر بوو بۆ یاریەکە چوو بۆ لێدانی یەکلاکەرەوە. سپاس بەخوا توانیمان لە لێدانی یەکلاکەرەوەش یەک دوو تۆپ دەربینم بردبانەوە. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. پیرۆزە لە یانەی هەولێر و بەختێکی باشتر بۆ یانەکەمان. سوپاس بۆخوا یاریێکی جوان بوو بۆ ئێمەش زەحمەت بوو لە دەرەوە یاریگەی خۆمان بە یەکسانبوون هاتینە دەرەوە بەڵام لە لێدانە یەکلاکەرەوەکان بەختی هاوەرمان نەبوو و سەرکەوتوو نەبووین. بەم سەرکەوتنە یانەی هەولێر بۆ قۆناغی 16 جامی عێراق سەرکەوت. لەم قۆناغەش هەولێر ڕوبەڕووی یانەی زەوڕا دەبێتەوە کە ئەویان هەر ئەمڕۆ توانی بووی لە یانەی جەنائین بابل بباتەوە. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.